ئێمە ئەم پیشەیە لە باب و باپیرانمانەوە بۆمان ماوەتەوە. لە دێر زەمانەوە ئەم پیشەیەمان هەیە و بەردەوامین لە گۆڕستانی وادی سەلام، دۆڵی ئاشتی لە شاری نەجەفی پیرۆز. ئەو کات زۆربەی کارەکان لێرە بە گڵ و قوڕ دەکران. گومەزەکان و هەڵبەستنی گۆڕەکان هەمووی بە خشتی سوور و قوڕ دەکران. لە سەردەمی ئیمامی عەلیەوە لێرە گۆڕ هەبووە و مردوو نێژراوە. ئیمامی عەلی ئەم شوێنەی کڕیوەتەوە وەقفی کردووە بۆ شیعە و هەموو پێگاتەکانی تریش بۆ سوننە و کورد و کریستیان و جوو لەم گۆڕستانە کە گەورەترین گۆڕستانە لەسەر ئاستی جیهان، زیاتر لە 6 ملیۆن گۆڕ لێرە هەیە و هەر لە دێر زەمانەوە باو باپیرانمان لێرە نێژراون. لێرە گۆڕی ژێرزەمینی هەیە، گۆڕی گڵی و گۆڕی مانگی و گومەزی و گۆڕی ئاسنین و چەندین دیزاینی تر لێرە هەیە. گۆڕە ژێرزەمینیەکان بە خشت و شێلمان دروست دەکرێن و پەنجەرە و دەرگا و پلیکانەی تێدایە. هەر خانەوادەیەک مردووەکەی خۆی تێدا دەنێژێ و ئەو گۆڕانە دەرچەی ئاڵوگۆڕی هەوایان تێدا دروست کراوە، وەک ژوور و پاشان مردووەکە لە نێو یەکێک لە خانە و تاقە خشتیەکاندا دەنێژرێن. ئەم گۆڕستانە چەندین پێغەمبەر و زانا و پیاوچاکی تێدایە. ئەم گۆڕستانە مەزاری پێغەمبەر ئادەم و ساڵح و هود و نوحی تێدایە. هەروەها پیاوچاکان و پێشەوایان و زانایانی گەورەی تێدایە، هەروەها تەواوی چینەکانی تریشی تێدایە. خوا لێ خۆشبوو محەممەد سەدر لێرە نێژرا کە سەدام لە سێدارەیدا، شێخ عەلی غەرەوی سەدام لە سێدارەیدا، زانای بەناوبانگ جەردی سەدام لە سێدارەیدا. ئەوان زانا و دانای گەورە بوون و هەمویان ڕژێمی لە ناوچوو لە سێدارەیدان و لێرە نێژران. بەڵێ لێرە ئیشی سیحر و جادوو لەو بابەتانە دەکرێت، بەڵام ئێستا ڕێگریان لێ دەکرێ و هەر کەس ئەو کارە بکات دەستگیر دەکرێت لەلایەن هێزە ئەمنیەکان و هاوڵاتیانەوە، هەموو ئەو کەسانەی کە کاری سیحر و جادوو دەکەن. ڕووبەری ئەم گۆڕستانە 20 کیلۆمەتر چوارگۆشەیە. هەزاران ساڵ پێش ئێستا مردووی تێدا نێژراوە، تا ئەمڕۆژ مردووی تێدا نێژرێ. گۆڕستانی وادی سەلام یەکەمین گۆڕستانە لە جیهانە. تەواوی پێکهاتە و ئاینزاکان لێرە نێژراون، کورد، سوننە، کریستیان و شیعە و جوو. لەوێدا گۆڕی جووەکانی تێدایە، گۆڕستانی هەمووانە، گۆڕستانی سوننە و شیعە و کورد و کریستیان و جووەکانیش تا ئەمڕۆژ هەر ماون. ئەو ڕیزە گۆڕە کوردە، خەڵکی دووز و تازە و هۆزی بەیاتن کە هەمویان کوردن. پیرۆزی ئەم گۆڕستانە بۆ ئەوە ئەگەڕێتەوە کە مەزاری ئیمام عەلی لێوە نزیکە. هەروەها چەندین پێغەمبەر و پیاوچاکان لەم گۆڕستانەی وادی سەلام نێژراون، بۆیە ئێرانیەکان و پاکستانی و ئەوانی تریش ئێرەیان لا پیرۆزە، لەبەرەوەی گۆڕستانەکە دراوسێی ئیمامی عەلیە و حەزەکەن لێرە بنێژرێن.